ناوم بەهرە ئەحمەدە خەڵکی پارێزگای هەڵەبجەم. ئێستا ساڵ ماوەیەکی کەم نییە، ماوەیەکی زۆرە تقریبەن من لە ناو ئامادەیی و بگرە بنەڕەتیش لە کاری دەستیابوون، کاری دەستیم کردووە لە قوتابخانە شانۆگەریمان کردو، کاری دەستیمان کردەوە تا ئێستش بەردەوام و بەڵام زیاتر پەرەم پیاوە چکە ئیشی هونەری هەتا زیاتر لەگەڵ یا بڕۆی وردەکاری زیاتر وریێتە بەردەم ئەبێ وردەکاریش بی لەگەڵ یا چکە دنیا تەتەورەکە ئێستا بەرەو پێشکەوتنەڕە. ئیشە دەستیەکانی من جگە لەوەی کە تابلۆ ئەەکەم، بەڵام تابلۆکە لەسەر حەزی خۆمە شتێک نییە زۆر پرۆفیشناڵ بێ بڵێن بە ئەکادیمی خوێن بە ئەکادیمی هیچ شتێکم وەرنەگرتەوە، من تەنها حەز و ئارەزووی خۆمە سەیریەکەم. ئێستا یوتیوب ماڵێکی گەورەیە بۆ هەموو شتێک، گەر بتێ شتێک فێر ڕاستەخۆ داغڵی یوتیوبی هەموو شتێک بە ئاسانیەتە بەردەست و فێرکاری تایە. نیش ئەگەر لە شتێکا بوەستم نەزانم چۆنەکرێت ڕاستەخۆ داغڵی ناو سۆشیال میدیا بم بۆ فێربوونی، بەڵام زیاتر لەسەر حەز و ئارەزوی خۆمە ڕۆمزان مێشکم ئەو شتەیەگرێک کە دروستیەکەم لە تابلۆکایاننا. لە پاڵ تابلۆکانی ئیشی دەستیەکەم وەکوم گوڵانە کە ئێستا خەریکە تۆزێک مۆدیانێتە ناو بۆ سیبووک یا بۆ دیاریکە ئەیبەن لە بەرەوەی نافەوتێ و تێکیش ناچێت. لە ئێستاە سۆشیال میدیا ئەرکی ئێمە زۆر ئاسان کردووە کاری ئۆنلاین کە پەیجێکدانەی تر لە ئینستاگرام بێت یا لە فەیسبوک بێت شتەکەی خۆت ئەرزەکەی ئایا ئەکڕێت یا نایکڕێت نرخی لەسەردانی. زیاتر لە ڕێ ئەوە ئێستا من پەیجێکم داناوە ئیشەکانی خۆمی تیا ئەرزەکەم بەکەمی تر زیاتر ئەم گوڵانە لە بەرەوەی دڵم نایە زیاتر تابلۆکان بفرۆشم چکە کاری دەستی خۆمە زۆر وردەکارە. ئەوەشی گوام لێکاگەنەی فرۆشم بە جدی لە هەرێمی کوردستانە نرخێک و نایێنێت کە دڵی پێ خۆش بە جارێکی تر هەوڵدە ئیشێکی تر دروستکەی. بۆ نمونە ئێستا بڵێ تابلۆیەکم دروست کردووە ئەیفرۆشم بەلایانی کەمەوە 50,000 هەر گاڵتە و پێیەکاڵێم تابلۆیە چێ بە 50,000 بەڵام ئامادەیە شتێک سینی بێت یا هەرێمی کوردستان 100,000شی پێ با کێشەینی. لەسەرەوە من زۆربەی تابلۆکانم بۆ فرۆشتن نا، بەڵام ئیشە وردەکانم بۆ فرۆشتن داناوە لە پەیجەکەم. بە بڕوای من قەت بڕوانامە نابێت بەوەی کە بڵێ وەڵام من بە ئەمە نەکەم کێشە بۆ بڕوانامەکەم دروستەکە. من بڕوانامەشمە بۆ ئەم ئیشم کردو کە ئێستا بڕوانامێکشمێ ئەسڵم دای خاڵمانە لە بەرەوەی بڕوانامەکەم نەیکردوم بە هیچێک دامەزراندن نییە. ئەگەر من خۆم ئەم ئیشە دەستێنەکەم و شتێک پەیانەکەم بۆ بژێوی ژیانی خۆم دروست نابی گەورە نابی. جا ئەستا ئافرەتیشمانەیە زۆر لە ماڵەوە زۆر ئیشی جوانەکە ئیشی وای هەیە ئەسڵەن بی بە بازار قەت دروست نابێتەوە بۆ شێوەیە، بەڵام یان ماڵەوە کێشەیە بۆ دروستەکە یان بڕوانامەکەی بۆ نمونەڵێ من بڕوانامەیەکی بەرزمێ بە کالۆرسمێ ماستەر مێدانشم ئیشی دەستی کەم خەڵک لێم بکڕێنە. من لە چکە لەو پەیجەکەی خۆمانە دایمە و کەسانە ئەناسین کە ئیشی دەستیەکەن. خاتوونێکم ناسیوە دکتۆرە، ئێستا لە مەرحەلەی ئەوەیە کە بزانم دکتۆری تاو کردووە لە خەستەخانەکان دەوامەکە جانتا دروستەکە. چەند خۆشەکەی بینی کە بڕوانامەکەی من لە چا ئەو هیچ نییە کاتە ئەمە پشگیرێکی باشە بۆ خانوانی وادارم کە هیچ خانوێک لە ماڵەوە دانەنیش ببێ ئیش. ئەگەر هەرچیەکە زانی بیخەڕ و ئیشێکی دەسیە کارێکە هیوایە سە زۆر جار حەزەکە ئیشێکی تایبەتی بەخۆیە بێ بەڵام دەستی ناگرن. بەڵام ئێستا لە ناو هەڵەبجا چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی پێیا بوون ساڵانە ئۆبزان تیر و پشکەکەن بۆ چەند خانمێک دوکانیان بۆ دابینەکەن و کەرەستەکان ئەمە زۆر باشە لە هەڵەبجە.